بەناوی خوا ئازیزانم خۆشەویستانم لە هەر شوێنێکی ئەم دنیاە کە هەن هیوادارم لە باشترین حاڵ و تەندروستیدا بن. زۆر سیستەمی جۆرا و جۆر لەم دنیاە هەن، بەڵام لەناو ئەو سیستەمانەی کە ئەمڕۆ مرۆڤایەتی قبوڵی کردووە سیستەمی دیموکراتیە. هەمووشمانەزانین دیموکراسی باشی ناو خراپەکانە، واتەس دیموکراسیەت مرۆڤایەتی پێویستی بە سیستەمێکی ورتر و دەقیقتر هەیە بۆ باشترکردنی ژیانی مرۆڤ، بەڵام کە ئەمە بە دوجار و بە ئاخر حەلزانراوە کە گەل خۆی حکمی خۆی بکات. سیستەمی هەڵبژاردنە خەڵکیکی زۆر کۆمەڵێک کەسی کەم هەڵەبژێرن و ئەم خەڵکانە بۆ نمونە ئەنێڕێنە پەرلەمان و ئەوان خەریکن یاسادانێن. ئەوانی کە ئەچنە پەرلەمان مەرج نییە لە خوێنەواران و شارەزایان بن، بەڵام بەداخەوە ئەوان ئەو کەسن کە یاساکان دادەنێن و یاسا ناسەکان و دادوەرەکانیش ئەمە لایەکی سیستەمەکەیە. لایەکی تریش ئەوەیە ئایا کێ بڕیار ئەیە کە کێ حکمی بکەوێتە دەست. بۆ نمونە کێ ئەبێ بە سەرۆکی وڵات، کێ ئەبێ بە سەرۆکی پەرلەمان. با ئێمە وادا بنین کە لە باشترین حاڵەتە ئەوە ڕای زۆرینەیە. ڕای زۆرینە ئایا زۆرینەی خەڵک لە مرۆڤە چاکەکانن؟ ئایا زۆرینەی خەڵک لە مرۆڤە زیرەک و عاقڵ و ژیرەکانن؟ ئایا زۆرینەی خەڵک ئامادەن مەسلحەتەکانی خۆیان بخەنە لاوە؟ ئەبینین نەخێر. ئەی چی ئەکرێ لەم سیستەمە باشتر بێت؟ تا ئێستاکە ئەتوانین بڵین مرۆڤایەتی نەگەشتۆ بە سیستەمە لەمە باشتر بێت، بەڵام من ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە نابێ حکم بکەوێتە دەست کەسانێک کە زۆرینەی خەڵک ئەمانەی پێ باش بوو، بەڵکو ئەبێ سیستمێک هەبێ کە مرۆڤتیایە وەکو ئەڵێ معەزەز و مکەڕەم بەڕێز و احترامەوە لەژێر ئەو سیستەما بژی. هاوکات پێویستە ئایندەی گەلێک یان وڵاتێک و بڕیاردان بەدەست تەنها کۆمەڵێک کەس نەبێ کە بۆ شێوازە هەڵبژێرراون، بەڵکو پێویستە شتێکی تر هەبێ وەکو مەجلیسی حەل و عەقد کە لە زمانی کۆنا لە دەوڵەتی ئیسلامیە هەبووە، یان ئەوەی کە ئێستاکە ئەبینین وەکو مەجلیسی شیوخ لە ئەمریکا یان لە هەندێک وڵاتە ئەوانەی کە زۆر خاوەنی ئەزمون و لێهاتووین لە ناو ئەو مەجلیسەدا و پێویستە ئەوانە ببنە فیلتەر، هەموو شتێک هەر لە خۆ بەسەر ئەو گەلەدا نەسەپێنرێ و بڕیارەکان تاگلایەنە نەبێ و کەسێک بە ناوی سەرۆک و کەسێک بە ناوی پارێزگاری لە یاسا و ئەمانەوە نەتوانێ عەقڵی خۆی زاڵ بکە و هەموو ئایندەی گەلێ بکەوێتە دەست هەندێک جۆر کەس یان کەسانێکی دیاریکراوە. لە ڕاستی ئەمە حەزم کرد هەر لە سەرەتاوە باسێک لەوە بکەم کە ئایا سیستەمی دیموکراسی باشترینە، بەڵام بەدڵنیایی سیستەمی دیموکراسی ئەگەر بەراورد بکەین بە هەموو ئەو سیستەمانی تر کە ئێستاکە هەیە دیارە لە هەمویان باشترە، چونکە لەوانە خراپتر ئەوەیە کە کۆمەڵێک کەس زۆر جار بە بیر و بۆچوونێکی ئایدۆلۆژیانە کە ئەیبینین تاگڕەوی یان ئەتوانین بڵین ئۆتۆریتاریانە یان تۆتالیتاریانە یان دەسەڵات ئەگرنە دەست و ئەوانە بە زەبر و بە شێوازێکی زۆر نامرۆڤانە و دوور لە عەدالەتەوە حکمی گەلێک یان وڵاتێک ئەکەن. لە ڕاستیە ئێمە ئەرکمان چیە لەم جۆرە قۆناغانە؟ ئێستاکە باسی هەڵبژاردنە و ئیتر ئەبینین کەم کەم هەمویان عیبەکانی خۆیان و عیبی یەکتر دەرەخەن و لەسەر ئەو حاڵەتە بەردەوامە بن. بۆیە پێویستە هەمومان بیر لەوە بکەینەوە ئایا ئێمە لەم قۆناغا وەکو تاک چۆن ژیانی خۆمان بەڕێ بکەین و چۆن ئەتوانین لە ناو ئەم جۆرە هەلومەرجا نەکەوینە هەڵەوە و لە ناو ئەم هەلومەرجا بتوانین خۆمان پێ بگەینین و خۆمان پەروەردە بکەین. لە ڕاستیە ئەمەوێ ئاماژە بۆ بکەم ئایا مرۆڤێک کە پەروەردەکرابێ پێویستە چۆن بێت و ئەگەر مرۆڤێکیش پەروەردە نەکرابێت چۆنە؟ لە ڕاستیە مرۆڤی پەروەردەکرا و ئەو کەسەیە لەسەر کۆمەڵێ بنەمای ئەخلاقی پەروەردەکراوە کە لە ژیانی خۆیان لە ناو دڵ و دەرونی خۆیان
و لە پیشەکەیە پێویستە ڕەنگ باتەوە و ئەوە ئەبێ هەڵگری کۆمەڵێک بەهای گەورەی ئینسانی بێ بتوانێ لە ناخیەوە مرتاحی بەدەستبێنێ و لە ناخیەوە هەست بە ئەو مەزنیە بکە کە خوا بە مرۆڤی بەخشیوە. بۆیە خەڵکانێک هەن گرگن و بچووک، خەڵکانێک هەن هیچ کات شایانی ئەوە نین خۆیان بکەن بەسەرکردە و خۆیان بکەن بە گەورە بەسەر خەڵکەوە، چونکە ئەوانە ناخیان شتانێکی خراپی تیان. ئێستاکە ئەبینین هەمومان لە بەردەم ئەو تاقیکردنەوەی ئایا ئێمە زاڵەبین بەسەر نەفسی خۆمانە یان هەر شتێکمان پێخۆش بوو ئەیڵین یان هەر کەسێ ڕقمان بلی بۆ عیبەکانی باسەکەین ویان هەر کەسێکمان خۆش ویست ئیتر بەشان و باڵیان هەڵەیەین. لە ڕاستیا پێم خۆشە کورتێشی ڤیدیۆیی پێم خۆشە ئێوەش گوێی لێ بگرن، چونکە ئەمە نمونەی سەرکردەیەکی مەزنە کە لە ناو چەند خولەکێک لە وتەکانیان باز لەوە ئەکا کە پێویستە مرۆڤ چۆن لە دنیای سیاست تێبگا و چۆن تەعامولکە و چۆن خۆی بپارێزێ و چۆن بتوانێ مرۆڤێکی مەزن بێت. ئێستا کە ئەچینە خزمەتی ئەویش بەڕێز ئەحمەدی موفتیزادێ بەڕەحمەت بێ کە پاش ئەوەی کە 10 ساڵ بەناحەق لە زیندان یەتە دەرەوە، پاش ئەوەی کە ئەمە وەکو سەرکردەی مەزن و مفتی مەزنی سونیەکانی ئێران هەڵوێستی زۆر جوامێرانەی هەبوو، بەڵام بابزانین ئەم پیاوە چی لە دنیای سیاست تێگەیشت و چی ئەڵێ کە بەداخەوە کاتێک کە ئەڕوانیتە مرۆڤێکی مەزن و ئەگەر ئەمە مقارنە بکەین بە خۆمان بە دانەدانە واتە خۆمان مەبەستم هەرێکێکمانە و ئەمە مقارنە بکەین بەو سەرکردانی کە ئێستاکە بەداخەوە حیزبەکانی ئێمە بەڕێوە ئەبەن، ئەبێ بزانین هەڵوێستمان چۆن ئەبێ و چۆن تەماشاکەین. بەڕێزان پێم خۆشە گوێی لێ بگرم. ئارەزوم ئەوەیە کە تەواوی هاوڕێگەلی من بیا ناسبوونیان ناسم نزیک و دوور بیژنەون و قبولی بکەن، حەزەر بکەن، دەروون و خۆیان ئاوەغان بکەنەوە بە ئیمان بۆ ئەوە کە بتوانن لە ڕێگەی ئیمان لانەوێن تا ئەتوانن نەتەنها لە کاری سیاسی لە بەحسی سیاسیش لا بگەن. بەحسی سیاسی ئەوەیە بەرخورد و دەرگیری بێ لەگەڵ مخالفانی سیاسی. بەرخورد و دەرگیری مەبەستی ئەوەیە کە ڕوبەڕووبووینەوە و ئەو مشتومڕێی کە هەیە لە نێوان خەڵکە بە تایبەتی لەسەر مەوزوعی سیاست لەگەڵ گروه و ئەحزابی مختلف، لەگەڵ حکوومەت ئەو حکوومەت جەریانێک پێشتێ ئەگەرنەوە ئەو مەسەلەیەکی ترە، فلانە کار کرا، فلانە ڕۆژنامە وای نووسی، وەلی مەسەلەی بەرخورد و دەستەبەندی لە بەرابەریەکەوە بە عەمەل نە بە قسەیش پێشمێرن، با نەخلیسکن لە جادەی تەقوا، با دەروونتان وای لێنێ ئەحساسات و عەواتف و غەزەب و کینە غاڵب بێ بەسەر ئیمانتانە. پەنا بەخوا لەوە کە دڵێ کینەی تیاجێ ببێتەوە، کینە و قینجیان لە یەک. بەڵێ ئینسانی مؤمن ئەگەر کارێکی خراو کرا ئەبێ قینی بێ، وەلی کینەی ئینسانێک لە دڵا جێبگرێ پەنا بەخوا دڵ و دەروون چەپەڵ و وێرانەکە. بەڵێ لێرە ئەبینین گرفتی مامۆستا ئەحمەدی موفتیزادە لە مەسەلەی سیاسەت ئەو ڕق و بۆغزەیە کاتێک کە تۆ کەسێ لە حیزبەکەی تۆ نییە ئیتر تۆ ڕقی لێ بێتەوە وەلی بێزاری. جا بزانین ئایا ئەم خۆی بەتەواو سەراحەت ئێژم پێتان خوا ئاگای لێیە نسبەت بەوانەوە 10 ساڵ کە تەبعاً ئاشکراس بە جورمێک نەوە بە گوناهێک نەوە نەدزیەک نەفستەی نەفجووری شتێ منیان لە زیندانە نگەهداری کردووە، نسبەت بە ئەوانەوە عەزیزگەل و خۆشەویستگەل فرەوفراوان منیان شکنجە کوش کردووە لە گروهگەل و ئەحزاب و ئەمانە. بەڵێ لێرە مامۆستا ئەمەژە بەوە کە ئەڵێ بەنسبەت ئەوانی کە منیان 10 ساڵ گرت و بەنسبەت ئەوانی هاوڕەکانمان ئەزیەتیا و ئەوانیان زیندە بەچاو کردووە نسبەت بەوانەوە
40 نەفەر لە نزیکترین ڕەفیقەکانمیان لە نزیک شارسنا لە ڕێگەی سەڵواتاوا زیندە بەگۆڕ کرد و قیم نییە لە دڵما خوا ئاگای لێ هەست بەو ئەنازە بۆ عەزیزگەرم بۆ خۆم ئارەزووی ئیمان و فەزیلەت و عاقبەت خەیری ئەەکەم بۆ ئەوانی شەونە ئارەزووەکەم خوا ئاگای لە دڵ. بەڵێ ئەمە نمونەی مرۆڤی مەزنە ئەڵێ ئەوانەی کە منیان 10 ساڵ بە ناحەق لە زیندان داناوە و ئەوانەی دۆستەکانمیان کوشتووە و ئەوانەی کە 40 نەفەر لە یارانی منیان زیندە بەچەڵ کردووە هەر وەکو چۆن داوای ڕەحمەت و ئیمان و چاکە ئەەکەم بۆ کەسە نزیک و خۆشەویستەکانم هەروە بۆ ئەوانیش ئەخوازم. بەڕێزان ئەمە پلەی پەروەردەیە ئەمە ئەو پەروەردەیە کە ئەبینین مرۆڤێک هەیە مرۆڤی باڵایە و مرۆڤانێکیش هەن بەداخەوە گرگن و بچووک یانەکانم ئێوە شوابن. بەڵێ ئێوە ژوابن. بەڕێزان ئایا ئەکرێت لە ڕاستیە زۆرێکتان لەوەتی بیرتان لەوە کرد بێتەوە ئایا من سەر بە چ حیزبێکم یان ڕۆژێ لە ڕۆژان ئایا لەگەڵ ئیشم کردوە یان نەکردووە. لە ڕاستیە من قەناعەتم وایە ئەمانەی کە هەن لە وڵاتی ئێمە زۆرێکیان بە نیەتێکی باش ویستویان حیزبایەتی بکەن و ئەوانی شۆڕشیان کردووە بە نیەتی باش کردویان. بەڵام ئایا باشیان کردووە یا خراپیان کردووە ئەوە مۆزوعێکی ترە. ئایا ئێمە هەڵوێستمان چۆن بێ ئەوە مۆزوعێکی ترە. بەڵام ئەوەی ڕقمان بێ لێیان و حەسکین ئەوانە زەرەرکەن و نەمێنن ئەو قوربەسەری و میکرۆبەیە کە چوویە ناو دڵ و مێشکی دانەدانی تاکەکانی ئەو وڵاتە وێرانەوە کە کوردستانە و ئەوەش دەرەنجامەکەیەتی کە ئێستاکە 2018 ئەبینین جگەر لە بەختبەختی و نەهامەتی و دواکەوتن و ڕق و شەڕی ناوخۆ و بێزاری و گەندەڵی و دزی و شەڕەجنێ و قسەی ناشرین کە ئێستاکە ئەیبینین بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەوە بەرهەمی ئەو میکرۆبەیە کە گەشەی کرد لەناو مێشک و دەرونی خەڵکە ئەوە نیشانەی نەبوونی مامۆستای مەزن و سەرکردەی مەزن و ئینسانی گەورە بوو لەم وڵاتەی ئێمە کە ئەمەی لێ دروست کرد. جا من قسەکانم ڕووی لە کەسێکی دیاریکراو نییە. من خۆشەویستی و ڕێز و ئومێدی چاکم ئەوێ بۆ ئیسلامیەکان بۆ ئەلمانیەکان بۆ کۆمۆنیستەکان بۆ هەمویان ئومێدی ئەوە ئەکەم کە ئەوانە بە خۆشبەختی بژین و ڕێگای ڕاست بدۆزنەوە و لە ژیانیانە مرۆڤی مەزن بن نەگرگن و بچکۆلانە. جاوەکو مامۆستا ئەحمەدی موفتیزادە ئەگەر ئێمە هەموو ئەو مرۆڤانەمان خۆش بێ ئەزانی چ بەهەشتێک ئەتوانین لەم سەرزەویان دروست بکەین. ئەوەڵین زەرەرێک کە لە کینا بگەی بە ئینسان بە دەروون خۆی ئەەکەی. ئەمەیە مامۆستای مەزن هەستی پێ ئەکا کاتێک کە تۆ ڕق و کینەیەک لە دڵتایە بەرامبەر بە خەڵک یەکەمین زەرەر خۆت ئەیکەی ئەو کەسە نایکە کە تۆ ڕقلێتی ئەو حیزبەی کە تۆ وا ئەزانی نەمێنێ و ئەندامەکانی لەناو بچن و یا 1001 تۆمەتیانە خەیتە پاڵ یان حەزەکی عیبەکانیان دەرخی و حەزەکی شەڕەجنێ و مناقەشەیان لەگەڵا بکەی یەکەمین زەرەر خۆت داماوی خۆت بچکۆلەی. معلوم نییە هیچ زەرەری بۆ خەڵکتر بێ. من کینەی فلانە کەسم کردە دڵ هیچ معلوم نییە بۆ دنیای و ئەگەر ئینشاڵا عاقبەت خێر بێ بۆ ئاخرەتیی سەرم وێ زەرەری بێ وەلێ لەبەرات دڵەکەی خۆمە ڕەش و چەپەڵەوێتەوە نە بە ئومێخوا گیانەکەم قین هەرزم کرد قین هاتن لە خراوی قینەکە لازمە وەلی کینەی کەس نەریتە دڵ یانێ وانەوێ کە حەز بکەیتە بەدبەختی کەسێک حەز بکەیتە زەرور و زیان بۆ کەسێک حەز بکە ئەویش خۆشبەخت بێ ئەویش هەدای کاکە بابا عەلی یاد بیگرە گۆشەیەک لە دڵ بوچکەلانی نەبۆ ئەو قینە وەلێ فرەتر دڵت ئەوە بێ دوعای خێر بکە کە خوا خۆشبەختیان کە ئاخر کاکە بابا عەلی یان مامۆی عەزیزم برای گەورەی خۆشەویستم تۆ فکری لێ کەرۆ چاوەکەم ئێمە لەبەر شەخص خۆمانە کەسێکمان خۆشلێتی یاقینمانە لە کەسێک بەخوا زەرەرەکەی ولی ئەگەر لەبەر خواس و لەبەر دین خوایە و لەبەر بەندەگانی خوایە دی چاوەکەمی چەندێ خۆشە فلان ئاغاکە لە مەقاماتی حکوومەتیە یا فلان ئاغاکە لە سەرانی گروه حیزبێکە لە من و تۆ باشتر تێ هەڵچێ بۆ خزمەت بە دین و بەندەگانی خوا ئەخر چیرەوە خۆشتر
دەیتوا ئەگەر ئارزوو بکەین ئەوە ئەرزەکەم دوعا بکەین. بەڵێ لە ڕاستیان لەوە ئەچێ خەڵکانێک قەنەعەتیان وابێ بڵێن خۆ ئەمانە هەر خراپن و هەر بە خراپی ئەمێنەوە هەرگیز چاکیان لەدەست نایە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە من لە ناخی خۆما ئایا ئارەزووی چاک و فەزیلەتی بۆ ئەەکەم یا ئارەزووی خراپی بەدبەختی بۆ ئەەکەم. ئارزوویەکی تەنیایش نەبێ دوعا بکەین بدڵ پێمان خۆش بێ ئەو کابرا ببێتە خزمەت گوزارێ نسبەت بە دین و بەندەگانی خوا لە من و تۆ باشتر یاخوا ئێمەیش باش بین. بەخوا ئەتوانین وردە وردە ئەرزەکەم انتزاری ئەوەم نییە کە هەموو خەیر و کەماڵێک ئینسان یەکجار زوو پێ بگا هەمیشە وتومە وەلی لە ڕێگەی خەیر و کەماڵا بین ئینشاءالله بە دڵی خۆمان ئەوە حاڵی بکەین هەرچەند کینمان بێ لە خراوی وەلیکن ئارزوو بکەین خراوەش باش بن بکەونە سەر ڕێگەی تەقوا و فەزیلەت نەکینەیان لە دڵ بگرین با هەر بەدبەختن و ڕسوات. ئیشە مەطلەبی دووەم لەبارەی کاری سیاسیەوە و لەبارەی بەحسی سیاسیشەوە. کاری سیاسی بۆ خۆیشم و بۆ هیچ کاممان جایز نییە. بەحسی سیاسیش یەک جار کەم هەیە کە جایز بێ بۆی خۆی تێکەڵکە. خۆتان بپارێزم تا بە ئومێدی خوای متعال وامان لێ هات ئیتمینانمان بە خۆمان ببێ ئەگەر حکوومەتی ئێران نە حکوومەتی دنیاش بێنە دەستمان قەرانێک ناحەسا و ناخۆین کەلمەیەک ناحەسا و بەبەندەی خوایەک نایژین. ئەم وتەیە با ڕووی لە عامە نەبێت چونکە خۆشی مەبەستی ئەوەیە ڕووی لە خاصە ئەوانەیە کە ئەیانەوێت سیاست بکەن. ئایا تۆ هێندە پاکی دڵنیای تۆ ئەگەر ڕۆژێ هەڵبژێرایی دڵنیای تۆ ئەگەر سەروەت و سامانە کەوتە دەست تۆ ناتەوێ؟ جا لە ڕاستیە ئەگەر ڕۆژێک گەشتینە ئەو قەناعەتە یوسف ئاسا حەقە داوای بکەین. بەڵام خۆتان تەماشایەکی کاندیدەکان بکەن ئایا ئەمانە خۆشحاڵن ڕۆژێک ناوبانگ پێیاکەن یا خۆیان پێشوەخت ناوبانگیان هەیە پارەیان هەیە یان ئەیانەوێت لەم ڕێیاوە پارە پێیاکەن. ئەمانە خۆیان لە دڵی خەڵکان یان ئەیانەوێ خەڵک قەناعەتیان پێ بکەن. تبقی دینی خوا ئەگەر کابرا فەردێکی یەکجار نەناسراوە تفێکی لێم کردوتی پێم ئەی ڕوتڕەش بێ ئەوەڵین وەزیفەم ئەوەیە بڵێم گەردەنت ئازابێ حەدی ئەکسەر نەتوزیم کرد بڵێم تف خۆت ڕوتڕەش بێ. هەر وەختی گەیمە ئەو مەقامە ئەو وەختە بەحسی سیاسی بکەم و کاری سیاسی بکەم. بەڵێ لێرە مامۆستاڵێ ئەگەر تۆ پەروەردەکرابی و پلەیەکی ئیمانی بەرزت هەبێ و ناخێکی پاک و جوانە هەبێ ئەو کاتە کە دڵنیان بووی لەوە ئەو کاتە کاری سیاسی بۆ تۆ شیاوە نەک ئەوەی کاری سیاسی هەر نابێ بکرێن. نەنکێ ئایسە ئەو ئیتمینانم بە خۆم نییە کە ئەگەر دەسەڵاتم پیا کرد میلیارد پوڵی ملت کەوتە دەستم دەست نەکەمە کەیف خۆشی و خۆشگوزەرانی. ئیتمینانم بە خۆم نییە کە ئەگەر کابرا زلەیەکی لمدا مشتێکی لێ نەدەمەوە بەکار نایم خۆم کڵۆڵە بم. یا ئەیها الناس ئینەما بەغیکم عەلا ئەنفوسیکم. بەڵێ تۆ زاهرەوەیە هەزاران خانەوادە هەژار و فەقیر و بێبزاعتەکەی ئەما متوەجێ بە ئەو زوڵمەوا لە خەڵکیەکەی هیچ نییە زەرەری بۆ خەڵک زەرێری گەورەی خۆتە. زۆرم پێخۆش زەبانێک ببێ بتوانم تەفسیرێکی مفەسەڵی ئەم جوملە قورئانیە بێژم. خاتە سادەترینی ئەوەیە کڵۆڵ تۆ وا دروستکریایی مەلایکە سوژدەت بۆ بووە وەختی زوڵمەکەی لە خەڵک وات لێتێ حیوانیش تفت لێ بکات و لەقەت لێ بگا هێشتا کەمت بێ ئەو نەپەستەویت و بوچکە بیتەوە ئەمە بۆ دنیات. لەو دووە خەو خەیاڵێکی دنیا خۆشەکەی بە خاڵی خۆت بۆ خۆت کە خۆشیش نییە ئەویشە تەفسیرێکی هەیە وەڵڵاهی زاڵمگەل خۆشیان نییە وا مەزانن خۆشیانە یەکجار لە مەزلومگەل لە دڵ و دەروونەوە تاڵتریانە خۆشی و ناخۆشی زاهری و ڕواڵەتی ئەمیشە تەفسیرێکی زۆری گەرەکە هیچ نییە مەسنوعیە خۆشی و ناخۆشی دڵ و دەروونە چاخوا تۆفیق بە ئەمەیشە باش تەوزیح بگەم. بەڵێ لە ڕاستیە زۆر تەواو ئەوەی خۆی نەگاتە ئارامی و ئێتمینان ئەوەی خۆی نەبێ بە خاوەنی دڵ و دەروونێکی گەورە بۆ بەو شێوازە جوانە پەروەردە نەکرابێ نازانێ
کە ئەوەستەمکار و زاڵمەکان بە نامورتاحی ئەژین، تاوانبارەکان بە نامورتاحی ئەژین، جنێ و فرۆشەکان بە نامورتاحی ئەژین و هەرچەندە زاهیریان پارەیان هەبێ، سەروەتیان هەبێ، سامانیان هەبێ و ئەمانە ناوبانگیان هەبێ، بەڵام ئەمانە لە ناو چاڵی بەدبەختی و نەهامەتی و خەفەتەکانی دەرونی خۆیانە ئەژین. بەڕێزان پێم خۆشە ئاماژە بەوە بکەم ئەگەر ڕۆژێ ئینسانێکی متەکەبیر و خۆ بە گەورەزانتان بینی، ئەوە دڵنیابن ئەوە عیبێکی هەیە، ئەوە کەم و کوڕیەکی هەیە، بەم خۆ بە گەورەزانینەی ئێوە بیشارێتەوە. ئەمە سادەترین وانەی دەروونزانیە. بۆیە پێویستە هەمومان ئەوە بزانین، ئایا ئێمە ئەتوانین لەو جۆرە مرۆڤە مەزنەبین کە ئیتر ڕۆژێ بگەینە ئەو ئاسوودەی و ئارامی و مرتاحیە و ئیتر ڕۆژێ چاومان لەوە نەبێ کە ئەوانە چۆن ئەدزن، چۆن ئەخۆن، چۆن سەرفەکەن، چۆن ناوبانگ پیا ئەکەن. دڵ و دەرونیان ئارام نییە. ئەوەیە ڕاستیەکە، ئەوانە دڵ و دەرونیان ئارام نییە. ئەی فەقیری داما و کە تۆ ئێستا حەزەکی تۆزێ پرشێک لەو پارە و سەروەتەن کە دەست بەرپسان کەوتووە تۆزێکی بەرتۆ بکەوێ. ئەی داما و ئەو لە ناو داماویەکانی کەسایەتی خۆیان ئەژی، ئەو لە ناخەوە ئیحساسی نەقسەکە، ئەو لە ناخەوە خۆی بەکەم ئەزانێ، ئەو لە ناخەوە خۆی بە دز و درۆزن ئەزانێ. قابیلە مرۆڤ بەو ئاستە هێندە گەمژە بێ نەزانێ کە درۆی کرد، کە دزی کرد، کە هەڵەی کرد، کە تاوانی کرد. دڵنیا بن هیچ ئەو کەسانە خۆیان مرتاح نین لە ناخەوە، بەڵکو وەطمەئەن و بیها بە زۆر بە درۆ ئەیانێ خۆیان وا پیشان بن کە مرتاحن. فلنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر. خوشیان نییە بەدبەختانە، وەک معتادەکە هەر ئەکۆشن بەڵکە خۆشیان دێ، بەڵکە خۆشیان دێ، هەر چەند زۆرتر ئەکۆشن بە زوڵم و زۆر و ناحەسا و خۆشتریان بێ زیاتر تاڵە لە دڵ و دەرونیانە. نای بەدبەخت ئەو قڕبەسەر ئەو کاسەلێسی نەجاسات. بەڵێ مامۆستا فەرمێ کاسەلێسی نەجاسات، ئەوانە کاسەلێسی ئەو کاسەیەن کەشتی پیسی تیا بووە. جا بەڕاستی حیزبایەتی ئەوە ناهێنێ کە تۆ شەڕەجنێ و بکەی قسەی ناشرین بکەی. ئەگەر توانیت ئەتوانی بڕۆی دەنگی خۆت بەی شەرافەتمەندانە، ئەگەر توانی شەرافەتمەندانە خۆت کاندید بکەی، خۆت کاندید بکە. بەڵام ئەوە نایەنێ خۆت بێنیتە ئاستێکی زۆر زۆر نزم هەتاوەکو شتێکی بەرزی دنیایی دەستکەوێت. بەڵە جا کاکی گیان ئەوەوە خەتەرناکە بۆ ئینسانێک کە هێشتا دانە مەرزاوە لەسەر ئیمان و تەقوا. ئەوەیە وەختی تووشی کاری سیاسی ئەبێ، ئەوەڵین کەسێک کە زوڵمی لێ ئەچێ و خراپترین زوڵمی لێچێ خۆی مرتب خەریکە، دەرونی خۆی پیسەکە، نمرەی ئینسانیەتی خۆی کەمەکاتەوە، ئاخرەتی خۆی وێرانتر و تاریکترەکە. ئیتر ئینشاء الله مەولا ئەمە بەس بێ، ئەم مختارە تەزەکورە بۆ هەرچی خۆشی بیست. بەڵێ ئازیزان، پەیامەکە زۆر ڕوونە. خۆ پەروەردەکردن و پەروەردەکردنی خەڵک لەسەر قیەمی بەرز و ئەخلاقیاتی گەورە و بیرکردنەوەی مەزن و دڵسۆزی و چاکە خوازی، ئەوە لەسەروی هەموو شتێکەوەیە. پەیامی من ئازیزان ئەوەیە کە ئەگەر هاتوو تۆ لەم کۆمەڵگایە توانیت ئەوە بتوانە لە پەروەردەکردنی خۆت و خەڵکی ترە کارابیت و بتوانین بە هەمومانەوە کار لەسەر یەکەیەکی تاکەکانی ئەو کۆمەڵگایە بکەین، مرۆڤی مەزن پەروەردە بکەین و ئایندەش بە مرۆڤی مەزن بنیادەنرێ. لە ڕاستیە لەوە ئەچێ ئەو کەسانی تۆپی مەعجەبی هیچ کات مرۆڤی مەزن نەبوو بن و هەرگیزیش نەتوان مرۆڤی مەزن بن. بەڵام تۆ مرۆڤی مەزن بە و خۆت مرتاحکە و بە نیەتی چاکی خۆت دەنگ بە. کێ ئەزانی ئەوە باشە بۆ وڵات؟ دەنگ بەوە بە. زۆر زۆر قورسە من بتوانم لێرەوە بە تۆ بڵێم دەنگ بە کێ بە، چکە من خۆشم ئەگەر ئێستا لە کوردستان بوومە لەوە ئەچوو زۆر قورس بێ بۆم ئەو تا ئەو بڕیارم بایە ئایا دەنگ بە کێ بەم.
بەڵام بە دڵنیایی ئەگەر دەنگم باە یان نا ئەوە لەسەر ویژدان و لەسەر ئایندەی کوردستان دەنگم ئەیە. خۆ ئەگەر ئێستاکە ئەگەر تۆ کەسێکی خۆت کاندید کرد و ئێستاکە گوێ لە منە، ئەوە هەر ئێستاکە خۆت یەکلایی کەرەوە کە هەموو ژیانت مرۆڤێکی مەزن بی، چونکە جاری وا هەیە مرۆڤێکی مەزنی تا پارە نەبینیت، مرۆڤی مەزنی تا نەچیتە سەر کورسیەکە کە چوویت و کە پارەکەت دەستکەوت ئەبیتە مرۆڤێکی گرگن و داما و جێگای بەزەیی، بەڵام لە ڕواڵەتە لەوە ئەچێ خەڵی خۆزگەت پێ بخوازن. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هیوادارم بتوانین کەسانێک پەروەردە بکەین، ئەو کەسانە بتوانن ئایندە دروست بکەن، ئەو کەسانە بتوانن سیستم دروست بکەن، چونکە بەڕاستی نەبوونی سیستم لە وڵاتانی ڕۆژهەڵاتە وای کردووە کە هەموو شتێک بەلاڕێیا بڕوا و هەموو شتێک خراپ ببێ. هەموو جۆرە سەرچاوەیەکی باشمان هەیە، بەڵام سیستەمێکمان نییە کە لەسەری بڕۆین. نە سیستممان هەیە لە بیرکردنەوەمانە، نە لە خوێندن و زانستمانە، نە لە پەروەردەکردنمانە، نە لە دەوڵەتداریمانە. بەداخەوە هەموو شتێک شێواوە. پێچەوانی سیستماتیکی بوون شێوان و هەڕەمەکیەتە کە بەداخەوە بە ژیانی ئێمەوە دیارە. ئەگەرنا لەوە ئەچێ تاک تاک کەسانێکمان تیابێ کە وێنەی ئەو کەسانە لە هەموو دنیا زۆر زۆر کەم بێت. بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە بە هەڕەمەکی هاتوین و ئەڕۆین دیارە نە هیچمان دیارە و ئەگەر هەرواش بەردەوام بین هیچمان دیار نابێت.